یەکەم ڕۆژی پلانی جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆیە بە مەبەستی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی. هێزە ئەمنیەکان لە ڕێگەی بڵندگۆ داوا لە هاوڵاتیان دەکەن بچنەوە ماڵەکانی خۆیان. لە زۆرینەی شەقامەکانی شاردا بازگە دانراوە و ڕێکاری یاسایی بەرامبەر هەموو ئەو شۆفێرانە گیرایە بەر کە بڕیاری قەدەغەی هاتوچۆیان جێبەجێ نەکردووە. ڕۆ بینیمان مەجموعەیە خەڵکیی زۆر پابەندی ڕێنمایەکان نابن پیانمان وتون ئیجراعاتمان لەگەڵ کردوون کاکە گیان لەبەر سەلامەتی خۆتان پشتە ماڵی خۆتان بمێنە دەرەوە. ئێستا لە سلێمانی بینڕێ هاوڵاتی بەتا خۆیەتە دەرەوە ئیجراعاتی ئەو لەسەر و بابەتە چۆرە. ئێمە داوایان لەکەی نێنە دەرەوە ئەگەر زۆر زەرور بێ احتیاجی کەسێک بە تاق و تەنیا دوو کەس نەبن بەیەکەوە سێ کەس بەیەکەوە نەبن یەک کەس بە تەنیا بێتە دەرەوە ئیشەکانی خۆی بکات و بگەڕێتە ماڵەوە. بەپێی بڕیاری لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە سلێمانی مارکێتی گەڕەکەکان و نانەواخانە و سەموخانەکان لە 48 سەعاتی قەدەغەی هاتوچۆ کراوە بوون و بە شێوەیەک تەنها پیادەڕەوان دەیانتوانی پێداویستەکانیان پڕ بکەنەوە. کۆمپانیەکانی کەرتی تایبەتیش وەک لە ڕێکەوتنیان لەگەڵ قایمقامەتی سلێمانی هاتووە لە ئەگەری درێژبوونەوەی بڕیاری قەدەغەی هاتوچۆ شمەک و پێداویستی بە شێوەی ڕاستەوخۆ دلیڤەری بگێنە تەواوی فرۆشگاکان. ئێمە لە یەکێتی کۆمپانیەکانی دابەشکاری ئەمڕۆ لە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز جەنابی قایمقام لیژنە پەیوەندیدارەکان بڕیارماندا بە بەردەوامی کاری دابەشکردن و دابینکردنی پێداویستی هاوڵاتیان بۆ مارکێت و سۆپەرمارکێت و بازاڕەکان ئەویش لە ڕێگەی دروستکردنی لۆگۆی تایبەت بە دابەشکاران بۆ ئەوەی لە مەفرەزەکانی ئاسایش و پۆلیس ڕێگریان لێ نەکرێت. لەم 48 کاتژمێرە تەنها ئەو شوێنانە کراون کە زۆر پێداویستی گرنگی خاوڵاتیان وەکو سەمونخانە وەکو نانەوخانە وەکو هەنێ لە مارکێتە هەنێ لە دوکانە بچووکەکانی لا کۆڵانەکان بەڵام لە سنتەری شار و ناوبازارە هیچ شوێنێک نەکراوەتەوە و هەروەها دەرمانخانەش چەند دەرمانخانەیەکی زەرور کراونەتەوە. لایەنە پەیوەندیدارەکان هێندە ڕێدەدەنە جوڵەی هاوڵاتیان کە ئۆتۆمبیل لە شوێنە گشتیەکان بەکار نەیەت و پیادەڕەوانیش دوور لە کۆبوونەوە لە کاتی پڕکردنەوەی شمەک و پێداویستە ژیانەکان لە نزیک ماڵەکانی خۆیان پێداویستیەکانیان پڕ بکەنەوە. ڕێنمایەکانی تایبەت بە خۆپارێزی کۆرۆنا ڕەنگە هەندێک خاڵی تێدا بێت بۆ هاوڵاتیان ڕاهاتنیان بێت و کاتێکی زۆری بێت بەڵام ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی و تەندروستی جەخت لەوە دەکەنەوە ئەوەی لە وڵاتی ئێران ڕوویدا لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە و بۆیە داوای هاوکاری لە هاوڵاتیان دەکەن کە دان بە خۆیاندا بگرن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسەدا. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.